خانەقین بۆ عەفرین و جەژنی نەتەوەی کورد هاوشانی کەرکووک و شار و ناوچەکانی تری هەرێمی کوردستان قسەی خۆی کرد. خانەقینەکان لەگەڵ جۆشدانی گڕی نەورۆز لە ژێر پەرچەمی ئاڵای کوردستاندا دوو پاتیان کردەوە کە شارەکەیان کوردستانیە و عەفرینی شتەنیان نییە. عەفرین لە یاد ناکەین ئەمڕۆ ئاگری نەوروزی عەفرین لە خانەقین شەکەینەوە. هیوادارین ئەم جەژنە بێتە مایەی یەکڕیزی هەموو نەتەوەکان و ڕزگاربوونی شارەکەمان لەگەڵ هەر چوار پارچەی کوردستان و عەفرینی سەربەرزیش. ئەم جەژنە جەژنی نەورۆزە، خۆمان نەزانی لە جەژنێکی کوردەواریە، جەژنێکە کە لە کاتی خۆیان جەژنی گەل بووە بەسەر تاغیە بەسەر توغاتە و کاتێککە دەیانێشت گەل وەکو ملەتێک بژین دایمە لە ژێر ستەما بوونا، بەڵام لەو کاتەوە کە چەندین ساڵاوە ئەو گەلا ئازاد وە ئێستا بۆ خۆیان جەژنی کوردەواری ئەگرن. دانیشتوانی خانەقین لەم ڕۆژە نەتەوەیەدا تەنها بیریان لا یەکڕیزی کورد و پاراستنی دەستکەوتەکان بوو. هەر بۆیە داوایان کرد لایەنە سیاسیەکان قوربانیەکانی ئەم گەلە لە بەرچاو بگرن و دەستی ئاشتی و تەبایی بۆ یەک درێژکەن. سەدان ساڵە ئێمە خەباتەکەین لە پێناوی کوردایەتیمان. ئێمە دەرچوون ئێمە لە یادی نەورۆز بەرزگرتنی یادی نەورۆز، بەڵام وەکو پاڵپشتێکی بۆ عەفرین. لە ڕاستیدا جەژنی نەتەوەیی جەژنی نەورۆز کاریگەری خۆی هەیە لەسەر هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان کە لەو ڕۆژە پیرۆزەدا سەری ساڵی نوێی خۆیان وەکو سەری ساڵی نوێی کوردی ئەسەڵمێنن و لە هەموو شار و شارشکەکانیشە ئاهەنگە گێڕن و خۆشی و شادی خۆیان ئەگێڕن لە خۆشەویستی ئەو ڕۆژە پیرۆزەدا و هیوادارین ئەم جەژنە ببێتە هەوێنی ئاشتی و تەبایی و خۆشگوزارانی و تێپەڕاندنی سەرجەم قەیرانەکان لە هەرێمی کوردستان. هەمیشە لە نەورۆزدا بیری کوردایەتی جۆش دەدرێت لەلایەک بۆ نیشاندان و گەڕان بە دوای سەربەستیدا، لەلایەک تریشەوە بۆ بەگشتدا چوونەوەی ئەو زڵم و ستەمانەی کە بە درێژای مێژ و دوژمنان بەرامبەر بە کورد ئەنجامیان داوە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، خانەقین.